ماوەی 25 ڕۆژە جوتیارانی کورد و تورکمانی گوندی تۆپزاوا و تسعینی کۆن لە مانگرتن بەردەوامن. هەرچەندە هەوڵەکان بۆ چارەسەری کێشەکانیان بەردەوامە، بەڵام تا ئێستا سوپای عێراق پێداگرێ لە ڕێگریکردنی ئەو جوتیارانە بە بەکارهێنانی ئەو زەویانە بۆ کاروباری کشتوکاڵی. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت لە دادگای فیدراڵی سکاڵامان تۆمار کردووە تا بتوانین لەو ڕێگەیەوە کێشەی زەویوزاری کشتوکاڵی کەرکووک چارەسەر بکەین. ڕێگەی دووەم کە ئێمە بتوانین لە ڕێگەیەوە ئەم کێشەیە چارەسەر بکەین کە پێمان وایە لە ڕێگەی پەرلەمانەوە لەم قۆناغی ئێستا ئاسانیە تەشریعی قانونی ئیلغای قەراراتی مەجلیسی قیادەی سەورە بکرێت و جارێکی تر ئەو ئەرزانە بگەڕێتەوە و چارەسەرێکی جەزری بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە. ئێمە من و بەڕێز دکتۆر یوسف محەممەد و بە هاوکاری پارێزەر زەردشت ئەم کەیسە زیاتر لە 10 مانگە دیراسی ئەەکەین و پێمان باش بوو ئەگەر ئەو قەرارەیان ئەو مشروع قانونە نێتە پەرلەمان و خوێنەوەی بۆ نەکرێ، ئێمە لە ڕێگەی محکەمەی ئیتیحادیەوە داوا تەسجیل بکەین، تۆمار بکەین لە محکەمەی ئیتیحادی. هەفتەی پێشوو داواکەمان لە محکەمەی ئیتیحادی تەقدیم کردووە و لە قۆناغی داهاتووە ئێمە تەفاسیلی زیاتر لەسەر ئەم داوایە ئەخینە ڕوو و ئەخینە بەردەست سەرجەم لایەنەکان و بە هەمان شێوە هەموو لایەک لی ئاگادار بێت لە تەفاسیلی ئەو داوایە. دیارە داواکان هەر تایبەتە بۆ کێشانێک کە لە سنووری پارێزگای کەرکووکەیە و بە تایبەت هەڵۆشانەوەی بڕارەکانی مەجلیسی قیادەی سەورە. هەرچەندە لە هەفتەی ڕابردوو هادی عامری سەرۆکی لیژنەی باڵای مادەی 140 چەند بڕیارێکی لە بەرژەوەندی جوتیاران دەرکرد، بەڵام تا ئێستا و بڕیارانە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە جوتیارانی کورد و تورکمان هیواخوازن هەوڵەکان بۆ ڕێگری لە داگیرکردنی زەویەکانیان چڕتر بکرێتەوە، چونکە وەکو خۆیان دەڵێن ئێستا سەر و ماڵ و ژیانیان لە مەترسی داگیرکردندایە. مەزموونی ئەم نووسراوە ئەوەیە کە ئاراستەی وزارەی زراعی عێراق کراوە کە بڕیاری 29 مەجلس وزەرا ئەلێ ساریە المەفعولە، یعنی کاری پێ بکرێ. مەزموونی نووسراوەکەش ئەوەیە کە گرێبەستە کشتوکاڵیەکان ئیلغا بووەتەوە و ئەبێ کاری پێ نەکرێ و تازە نەکرێتەوە. ئەمەش زیاتر لە نزیکەی 900,000 دوێنم زەوی لە کەرکووک کێشەکانی چارەسەرە بێ و ئێمە هیوادارین لە ئایندەیەکی نزیکە ئەو 300,000 دوێنم زەویەی کە ئیستیملاک کراوە بە ناو وزارەی دیفاعەوە ئەوەش پەرلەمان بڕیار لەسەری بدا، ئەوەش بۆ خاونەکەی بگەڕێتەوە. وەزارەت مالیە قسم وتی داوا کردی، وەزارەت دیفاع قسمش داوا کردی، حتا ئێستاش هەموو بەتاڵە ئیسیفادە نەکردیان بدەلیل دوای 2003 ئێمە یعنی کە گەڕاندیان بۆ عەزمان دەست پێ کردمان، یعنی زراعەت دەکەینەوە. معنە قەرارەکە ئەسڵەن سیاسی بوو، بەس بۆ تەغییر دیموغرافی لە کەرکووک 140 هاتووە بۆ تەصحیح ئەو تەغییر دیموغرافی. هەموو قەراراتی ئیعادەت حقوق بۆ ئەصحابی شەرعیین بوو. بە بڕیاری ژمارە 369 ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعسی هەڵوەشاوە، هەزاران دۆنم زەوی کشتوکاڵی گوندی ترکەڵان و تۆپزاوا و یاچی لە جوتیارانی کورد و تورکمان وەرگیرایەوە و درا بە عەرەبی هاوردا. ئێستا شوێ ڕایدەستێوەردانەکانی سوپای عێراق لەو کێشانە بەشێک لەو عەرەبانە کە پێشتر زەویان پێدراوە داوای قەرەبووی مادیە و چەند ساڵە دەکەن کە کورد و تورکمان بەروبوومی کشتوکاڵیان لە سەرە و زەویانە چاندووە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.